بەڵازان خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گۆڕانکارە نوێیەکانی پرۆگرامی خوێندن و بە تایبەتی تر پەروەردەی ئیسلامی دەکەین لە پرۆگرامی خوێندندا زانین گۆڕانکاریەکان چین و تا چەند بەرەو ئاقارێکی باشتر بوون پرۆگرامی خوێندن چۆتە بەرەو پێشەوە بە تایبەتی تر پەروەردەی ئیسلامی کە لە ڕابردوودا زۆر مشتومڕی لەسەر بوو و وەک ئەوانەی کە پشتگیری ئەو بابەتیان دەکرد ڕخنیان لەسەرەوە بوو کە پەروەردەی ئیسلامی دانێ بەرەو ئاقارێکی دیکە بەرەو شێوازێکی دیکەی داڕشتن برن لە نێو پرۆگرامی خوێندندا بۆ ئەوەی کە پەروەردەی ئیسلامی هەیە دا ببڕێت لە کۆمەڵێک بنەما جوانی ئاینی پیرۆزی ئیسلام و گشتگیرتر بکرێت بۆ تەواوی ئاینەکان. بەڵام ئەمە مشتومڕێکی زۆری لێکەوتەوە کەوتە بەر ڕخنەیەکی زۆری پسپۆڕانی بواری خوێندن و بواری پەروەردە. بەڵام لە ئێستادا بزانین گۆڕانکاریەکان چین و نیۆکاریەکان چین لە پرۆگرامی خوێندن و بە تایبەتی تر پەروەردەی ئیسلامی کە لە قۆناغەکانی خوێنددابوونی هەیە. گفتوگۆی بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا ئەحمەد کەرکووکی لێپرسرایی بەشی پەروەردە لە یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. زۆر بەخێر مامۆستاگیان. سەلامەت. سپاس بۆ دەرفەتە. بەخێر بێت. سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بەبنتاندا و بۆی بتوانین کۆمەڵی بابەت بکەینە ڕوو بینەران و هەم بیسەرانیش ئاگداری ئەو گۆڕانکاریانە بن. ئینشاءڵڵا. مامۆستا پێشەوە بێنە سەر گۆڕانکاریەکان بەگشتی پرۆگرامی خوێندن لە چه ئاستێکدایەوە جەنابتان وەکو لێپرسرایی بەشی پەروەردە لە یەکێتی مامۆستایان چۆن دەیبینن؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و مێهرەبان پێشەکی دەستخۆشیتان لێ دەکەین. بەنسبەت مەسەلەی پرۆسەی پەروەردە خۆتان نەزانن مەسەلەی پەروەردە و پرسی پەروەردە هەم لە دنیا و هەم لە دەوڵەتە پێشکەوتۆکان گرنگیەکی تایبەتی پێدراوە بۆتە قسەی ڕۆژانە، چکە بەڕاستی بڕبڕەی پشتی پێشکەوتنی هەموو وڵاتێک بە پەروەردەیە، ئەنجا خوێندن، ئەنجا زانست. چکە ئەگە پەروەردە نەبوو زانست و خوێندن ئەو هیمەتە و ئەو ماهیەتەی نامینێ. بە تایبەتی ئەگەر بینە سەر مەسلەی هەرێمی کوردستان و پرۆسەی پەروەردە و بە تایبەتی پەروەردەی ئیسلامی لە دوای ڕاپەڕینی 1991 پرۆسەی ڕاپەڕین و دەستی پێکرد لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەوەی کە چاوەڕوانمان نەکرد کە دەبایە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین گرنگیەکی تایبەتی بە پرۆسەی پەروەردە بدایە، بە تایبەتی پەروەردەی ئیسلامی. چکە پەروەردەی ئیسلامی هەروەکو لە پێشەکیە جۆم لێتان بوو، پەروەردەی جاران کە لە ساڵی لە 60ەکان و 70ەکان و 80ەکان قوتابی لە ئاستێکی زۆر بەرز بووە لە ڕووی پەروەردە، لە ڕووی پێگەیاندن، لە ڕووی تێگەیشتن، لە ڕووی زانستی، لە ڕووی ڕەوشت، لە ڕووی ئەخلاق، لە هەموو بەهاکانە بەڕاستی قیمە بوون کە دایک و باوکەکەش نەخوێندەوار بوو. زۆربەی دایک و باوک لە 60ەکان و لە 70ەکان و بگرە لە 80ەکانیش نەخوێندەوار بوون. ئەم منداڵە چۆن پەروەردە ئەکرات؟ چونکە ئێمە مەسەلەی کێشەمان ئەوەیە کە ئێستا خەڵک زۆر جیای ناکاتەوە. بەخێوکردن لەگەڵ پەروەردە دوو چەمکی جیان، بەخێوکردن جیایە لەگە پەروەردە. ئێستا زۆربەی بەخێوکردنە، هەرچی پێداویستی ژیانی هەیە بۆی دابینێکاڵێ پەروەردەم کردووە، ناوە بەخێوت کردووە. پەروەردە جیایە، پەروەردە ئەوەی ڕەوشت و ئەخلاق و لە هەر قۆناغێ لە قۆناغەکان پێویستی بە چ شێوازێ پەروەردە و پێگەیاندن ئەوەی فێرکەی. بەخێوکردن ئەوەیە نان و خواردن و تەندروستی و جلوبەرگ و ئەدەواتی کولیە و کرێی سیارە و هەرچی بێ ئەوە بەخێوکردن، ئەوە قەزەیەکی ترە. مامۆسای خصوصی گرتن و فلان بۆ کۆمەڵێ بابەت. بەڵام وەرز لایەنی پەروەردەیەکە سەیرەکەی سەفرە، سەقەتە، پێنەگەیشتووە. ئێستا ئەوەی پەروەردەکە ئەو هەموو دیاردەیە کە وتم لە 70 و 60 و ئەمانەیە کە ئێمە جیلی ئەو کاتین هەفتاکانین کە نە دایک نە باوک ڕۆژ لە ڕۆژان نەیانتوارێ کوڕم چی ئەخوێنی چی ناخوێنی، ئەرێ لە چۆی تەنانەت نەیانزانی لە کام قۆناغین. بەڵام هەستمان بە بەرپرسیارەتی ئەکرد. کۆمەڵگا و دەوروبەرمان هەمووی هاندەر بوو بۆ پێشکەوتن، نەک بۆ ڕوخاندن. بەڵام بەداخەوە ئێستا لە دوای ڕاپەڕینەوە دەبوایە کوردستان نمونەی پێشکەوتن و نمونەی پەروەردەیەکی جوان بووە. سەیرەکەی ئێستا بەداخەوە ئەوەی کە لە کوردستان ئەگەز دەستی پێکردووە و ئەیدینی و ئەو هەموو دیاردەیە بەڕاستی لە عێراق بەو شێوەیە نییە. یعنی بە ناوی پێشکەوتنەوە بەڕاستی دەستیان بۆ هەموو جونگەکانی
پەروەردە و پێگەیاندن بردووە ئەو هەموو دیاردەیە لە ناو قوتابخانەکە هەیە ساڵ بە ساڵ ئەو هەموو پێداویستێ بۆ قوتابی دابی نەکرێ بەڵام نەتیجە سفرە لە ڕووی دیاردەکانەوە دیاردەی ناو قوتابخانەکانە دینی تەنانەت گەشتۆتە ئەوەی مەسلەی دیاردەی تلیاک و حەب و یعنی کۆمەڵێک شت و مادەی مخدرات و ئەمانە کە ئیمڕۆ یەکەم ڕۆژی حەملەی ئەو بابەتانەیە کە جاران نەبوو شتیوە هەمووی کۆنتڕۆڵ بوو پەروەردەکەی تەواو بوو ئەیزانی چی بکە ئەیزانی هەڵس و کەوت چی بکە ئەیزانی بە شێوەیە تەعامل بکە مامۆسایەکی قدوە بوو یەک مامۆسا ئەیتوانی یەک قوتابخانە بەڕێوە ببە بەڵام ئێستا سەیرەکەی حتا مامۆساکان نەخولی بۆ ئەکرێت نەپەروەردە ئەکرێت بە کۆمەڵێک کێشە و مەشاکلی ئابووری و سیاسی و دەستێوەردان و تەعین نەکردن و مەشغوڵیان کردووە مامۆسا هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 59 موچەی پاشەکەوت و موچەی تەواوی لێبڕاوە 15 موچەی تەواوی لێبڕاوە باقی هەمووی پاشەکەوت لە 175 فلان ئەمە لە کوێی دنیاە هەیە ئەمە حکومەتە یان ئەمە کۆمەڵێک بەڕاستی بەرپرسمان زۆرە بەڵام بەرپرسیارەتیمان نییە بەرپرس زۆرە بەرپرسیارەتی نییە کەس خۆی ناکاتە بەرپرسیارەتی لە هەر بابەتێ لە بابەتەکان ڕۆدا بۆیە بەڕاستی پرۆسەی پەروەردە و خوێندن بڕبڕەی پشتی پێشکەوتنی هەموو وڵاتێکە خاڵی سەرەکی پەروەردەیە ئەمجا داراییەکی تەواو ئەمجا ئەمنیەت ئەم سێ خاڵە ئەتوانی هەر وڵاتێک بەرەو پێشەوە ببیت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان سەیرەکەی ساڵ بە ساڵ بە تایبەتی پەروەردەی ئیسلامی کە تاکە پەروەردەیە لە ناو بابەتەکانە کە ئێمە لە هەرێمی کوردستان ساڵانە ئیمساڵ 19 ملیۆن کتێب چاپ کراوە 19 ملیۆن کتێب چاپ کراوە زیاتر لە 1400 عینوان بە گشتی عینوانمان هەیە هەر لە باخچەی ساوانەوە بگرە هەتا پۆلی دوانزە بە هەموو بەشەکانی وێژەی و زانستی و زراعی و ئەمانەیە بەڵام سەیرەکەی پرۆسەی پەروەردە کە ئەڵەی وەزارەتی پەروەردە بەڕاستی بەس پەروەردە نییە بەداخەوە کە ئەمە هۆکارەکانی زۆرە ینی کە یەکێک لەوانە جمگەی پەروەردەیە کە من خۆم سەرۆکی لیژنەی ئەو بابەتەم ئەوە 11 ساڵە کار لەسەر ئەو بابەتە ئەەکەم یعنی ئێمە کە ڕەخنە لە حکومەتە گرینیان پێشنیار بۆ حکومەتە ئەەکەین وەزارەتی پەروەردە پرۆگرامەکان دەبواە سوپاسی ئەو ڕێکخراوانە بکەن چکە ئەرکی ڕێکخراو چییە چاودێریە تۆکمەکردنی ئیش و کارەکانیانە پشتگیریە لەو ڕێکخراوە و لەو ئەندامانەی کە خۆیەتی یەکێک لەوانە چاودێری حکومەت لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەڵام سەیرەکەی پەروەردەی ئیسلامی جارانمان لەگەڵ ئێستا زۆر فەرقی هەیە قوتابی لە پۆلی سەرەتایی لەو 6 قۆناغا زیاتر لە جوزێ بەس قورئانی لەبەر ئەکرد تەجوید هەبوو خوێندنەوەی قورئان هەبوو بۆی زمانی عەرەبی بە قووەت بێ وەکو ئیستە نەبێت کە لە هەرێمی کوردستان بەڕاستی بە زمانی لاوەکییان کردووە کە تەلەبەش کە ئەچێتە کۆلیز و یان کۆلیز تەواوەکە بە تایبەتی ناوچە دابەندراوەکان کێشەی زمانی هەیە کە یەکێکە لە گەورەترین کێشەکان کە بۆ قوتابیان دروست کراوە پەروەردەی ئیسلامیش وەکوەوەیە هەر لە دوای پرۆسەوە کەم کرایەوە هەرچی ناوەڕۆکە ئەساسیەکان هەیە بە کۆمەڵێ لیزنە و دەستێوەردانی حزبی و ئەمانە بابەتەکانیان کەم کردەوە ناوەڕۆکەکانیان لادا چونکە پرۆسەی پەروەردە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی دەبێ وەزارەتی پەروەردە فەلسەفەی پەروەردەی هەبێ بەڵام بەداخەوە فەلسەفەی پەروەردە نییە فەلسەفەی پەروەردە ئەوەیە کە من ئەچمە یەکی سەرەتایی بزانم لە زانکۆ لە چۆ وەرەگرتێم و مستەقبلم بەرچاوڕوونیم هەبێ بەڵام لە قۆناغەکانە نییە چەندین کۆنفرانس وانەش کراوە نەکراوە نەگەیشتۆتە نەتیجە یعنی لەگەڵ ئەم هەموو کەم و کوڕەیە بۆچی هیچ بەرەو پێشچوونێک لە پرۆسەی خوێندندا نابیندرە ئایا هیچ خەمخۆرێکی نییە و هیچ پلانێک نییە بۆ ئەم بەرەو پێشچوونی پرۆسەی خوێندن تەمان خەمخۆری نییە خەمخۆر بۆ معنایە نییە خەمخۆر هەیە بەڵام ڕێگەی پێ نادرێن چونکە یەکێک لە کۆسپە گەورەکانی پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بە حیزبیکردنی دام و دەستگا پەروەردەیەکان و ئۆرگانەکانی ترە وەزارەتەکانی ترە بە حیزبیکردنە کەسی شیاو لە سوێنی شیاودا نادرێت یعنی پرۆگرامەکان بۆ نمونە وەرگرین من پێرارەکە دراسەیەکی وردی قۆناغی 1970 و 9 کرد بە دراسەیەکی هین ئەو بابەتانەی کە لادراوە ئەو بابەتانەی کە دانراوە و هۆکارەکانیش چییە خۆم چوم سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانم کرد هەر لەگەڵ بەرپرسی پەڕێوبەر کە
ڕسمیشم نردووە کە لە دانیشتەکەیە بەڕێوبەر و 5 بەڕێوبەری گشتی دانیشتن لەگەڵم من بە کتابێکی ڕسمی سکرتارێت چوومە لایەن هەرچی کەم و کوردی پەروەردە هەبوو چونکە ئێمە ئەگەر قوتابی پەروەردە نەبێت فێربوون فێر نابێت من لە مۆتەمەرێکی مالیزیا بەشداریم کرد لە گەورەترین زانکۆی جامیعەی ئیسلامیە لە مالیزیا کە گەورەترین شوێنە سەردانمان کرد کە هەموو نەوع جۆرە خەڵکێکی تایە ملحیدی تایە هەموو جۆرێک لە طب و لە هەندەسە و لە هەمووی پرسیارمان کرد کێشەکان چییە وتیان ئێستا کێشەمان بەو شێوەیە نییە جاران کێشە زۆر بوو بەزیزە نییە وتم چۆن یعنی کێشەکان چارەسەر کراوە وتی هەموو قوتابیە کە دێتە ئەم زانکۆیە کتابێکەیە دەبێت بیخوێنێ و دراستي بکە علم الأخلاق المهني زانستی ڕەوشتی کار کە دکتۆری چۆن ئەو کارت بەکارێنی لە ڕوانگەی ئەخلاق و هینەوە ئێستا دکتۆرە عملیاتێکا پێویستی بە عملیات نییە مامۆستا چۆن ئەتوانی قوتابی پێ بگەێنی یعنی کۆمەڵێک بابەتە وتی هەموو تەلەبەکانی خوێنن هاوردم لەگەڵ وەزیرا مناقەشەمان کرد هەروتی باشە و کاریان لەسەر نەکرد ئەنجا قەزدم لەو بابەتانەی کە لە پەروەردە ئیسلامی بەڕاستی زوڵمێکی گەورەی لێکرێ کەسی پسپۆر نینەوانی کە دەستکاریەکەن یان کەسێکن بەڕاستی لەسەر ئەساسی حزبی دانراون یعنی بەسەر ئەوها چاوخشاندنێکم کرد لە چاپەکانی هەتا 2019 لەگەڵ دوای 2019 لە پۆلی 7 و 8 و 9 سەیرەکەم زیاتر لە 11 وانە بە تەواوەتی لادراوە وانە لە ناو بابەتەکان کە وانەی گرینگن کە دێمە سەری زیاتر لە 80 ئاەت لە هەرسێ قۆناغەکە لادراوە کامە لەگەڵیان دانیشتم پیانیشمەوت مەسەلەن ئەم بابەتانە بۆ لادراوە مەسەلەن یەکێک لەو بابەتانە کە باسی بابەتی تووڕەیی ئەکا تۆ من تووڕەیی لە قۆناغی هەرزەکە زۆر زەرورە ئەو بابەتە بخوێندرێ بابەتێکی سەرەکیە لە بابەتەکان لە ڕووی پەروەردەوە یعنی پیانەموت باشە لە تووڕەییە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هێناوەتەوە لە فەرمودەکە ئەڵێ کە کەسێ تووڕە بوو بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم تۆ بۆ ئەو ئاەتت لاداوە لەسەر چه ئەساسێ ئەساسی چی ئەگە پێکەوە ژیانە ئەمە پەروەردەی ئیسلامیە بەس مسلمانی خوێنێ ئەمە عیلاقەی بە خەڵکی تر نییە ئەگە منهەجی ئەو بخوێنیتەوە کۆمەڵێک بابەتی تایە دژی عەقیدەی تۆیە ئەوە کێشەی من نییە لەکم دینکم وەلیە دین یعنی تۆ بۆ هاتوویتە زیاتر لە 1,900,000 قوتابیمان لە کوردستانە هەیە 1,700,000 قوتابی مسلمانە لە 195 تۆ ئەم بابەتە لەسەر چه ئەساسی لادی بڕوات بێ وەڵامی نەبوو یان پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسراوە محەممەد رسول الله والذین معه أشداء على الكفار باسی هیمەتەکە باسی ئازایەتی گرنگری لای تاوە یعنی کۆمەڵێک وشە 35 وانە دەستکاری کراوە هەنێک وێنە هەیە بەڕاستی لە ناو بابەتەکانە هەیە کە دەستکاری کراوە یعنی پێم وت ئەمە ئافرەتیان هێناوە لە ناو بابەتەکەیە کە نیوە لەسکێکی لەسرە باشە ئەمە بۆ ئەمە بابەتی پەروەردەی ئیسلامیە بە چه حەقێک پەروەردەی ئیسلامی تۆ ئەمە کوا مسلمان تەلەبەی مسلمان چۆن ئەمە بخوێنێتەوە چۆن سەیرەمە بکە کە تەلەبەیەکی هەرزەکار سەیرەماکە ئەڵێ دیارە لە چک فەرز نییە زۆر احتیاجیە ئەمە لە ناو پەروەردەی ئیسلامیە بە پرۆگرامەکانە وتووە ئەمە چۆن دانی بڕۆ لە کوردی داینە لە زانست داینە لە مێژوو داینە باسەری ڕوود بێت چۆن لە ناو پەروەردەی ئیسلامی بە چه حەقێک داتانناوە ناوی پەروەردەی ئیسلامیشە کچێکە 17 ساڵە نیولەچکی کردووە ئەمە لە کوێی پەروەردە ئەمە هەمووی دەستکاریە کراوە دیمەنەکە دیار بێ گەبەرزیکێتە دووبارە ببوورە ینی ئەمە لە بۆ پۆلی چەند ئەمە تەبعی تازەیە ئەمە بۆ پۆلی حەوتە پۆلی حەوت ئەمە قۆناغی هەرزەکارە ئەمە دەبێت لە قۆناغی هەرزەکار بە ئەم بابەتە بابەتێکی هاندەر بێت ئەمە بە کتابی ڕسمی داومە پێیان تەوقیعیان لەسەر کردووە کە چاوی پیا بخشێنن ئەمە چی ئەمە لە پەروەردەی ئیسلامی هەبێ بیکە مێژوو باسەری ڕوود بێ کێشەی من نییە بەس ئەمە کتابە نووسراوە پەروەردەی ئیسلامی تۆ بەرگەکەی جوان کردووە ناوەڕەکەی دوێران کردووە ئەمە لە کوێ هەیە ئەمە پرۆگرامەکان دایەناوە ئەمە یەکێکە لە نمونونەکانە ینی نمونەمان زۆرە وەزیر لە چاوپێکەوتنێ لەگەڵ یەکێتی زانایانە کۆنگرەی ڕۆژنامەگەری کردووە ئەڵێ هەرچی ناو هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دانراوە ئەڵێ هەر هەموویمان لاداوە من پێت ئەڵێم ئەوە تا ئەمە تەبعی تازەیە هێشتا نەخوێندراوە قوتابی نەخوێندوە 2024 نەخێر لا نەدراوە جەنابەت دەڵێی لادراوە من پێت ئەڵێم لا نەدراوە فەرموو
ناوی پێغەمبەر هاتۆ بە دێخە بەدەیانی تر لە ناوێتی فەرموو دێخێ ئێمە داوامان کرد کە ئەمە لا بدرێت دێخێ چییە؟ ئەمە پۆلی دوی سەرەتاییە قوتابی کەی خوێنێتەوە ئەڵێ پێغەمبەر دێخە مامەسا هەیە ئەڵێ بە قوتابی خوێندێتی و تێتی دێخ و تومە با بە درودی خوای لەسەر بێ تی مامەسا دێخە نووسراوە ئەخەمە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بێڕێزیە تۆ جەنابی وەزیر کە تۆ ئیعلانیەکەی فەرمووەوە تانی هەموو ئیشارەتی پێدراوە ئەوەش تەبعی 2024 هێشتا تە لە نەچۆتە بەردەستەلەبە تۆ بڕیارێکی وادەی لێدوانێکی وادەی ئەی نابێت لیژنەیەک تەبێت چاودێری ئەم بابەتە بکە ئەمە لەمەیانە لە کتێبەکانی ترایە بە هەمان شێوە ئەمە پۆلی یەکە بە هەمان شێوە یەکی سەرەتاییە کە دێخە ئەدینێ ئەڵێ دێخە نازانێ بە هەمان شێوە وەزیر ئەڵێ دێخیتیانە ئەوە تا من پێتەڵێم فەرموو ئەمانە تەبعی 2024 جەنابی وەزیر و دراسەی هەر هەموو کتابەکانم کردووە لە پۆلی یەکی سەرەتایەوە هەتا پۆلی 12 زیاتر لە 355 شوێن دێخە نووسراوە 350 دێخە ئایا بە کەسێک ئەوتر دێخەمە بەرامبەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم قوتابی دەبێ فێر بکرێ صلی الله عليه وسلم ئەجر و پاداشیە ئەمە بەسیترین نمونەیە بەس لە پۆلی 1 هەتا 6 100 جا ناوی پێغەمبەر هاتووە بە دێخە تەنانەت لە هەنێ شوێنە لە ناوی پێغەمبەر هاتووە دێخەیش نەنووسراوە هەر پێغەمبەر ئەوە هەر یەکێک لە بابەتەکان بێجگە 41 لاپەڕ لەو مەنهەجەکەم کراوەتەوە بێجگە یعنی کۆمەڵێک بابەت هەیە کە مەراسی ماوەسا تۆم شتان لەگەڵا باس کردوون وەڵامی ئەوان چییە بێ ئایا بڕوات بێ وەڵامیان ئەوە کتابی ڕسمێکەیە ئەمە کتابی ڕسمێکەیە 3 لاپەڕە خۆم لەگەڵیان دانیشتم مناقەشەیەکی 2 سەعاتی بەڵام هەنێکیان زۆر بەداخەوە یعنی زۆر بەداخەوە هی ئەو ئاستە نییە لەو شوێنە دابنیشرێت بەڕاستی یعنی وەڵامەکانیان وەڵامێکی مقنع نەبوو یەکێک لەوانە کە لە بابەتەکانە کە ئەوە جێی زۆر داخە بەڕاستی لەو بابەتانە ئێمە لە هەموو مسلمانە یەک سەحابەمان هەیە کوردە جابانی کوردی یان گاوانی کوردی بە هەر ناوێکە لە ناو مەنهەجا هەبوو هەتاکو 2019 ئەو سەحابیە بەڕێزە لە ناو مەنهەجا هەبوو لە مەنهەجا دانرا بوو بەڵام بەداخەوە لە دوای 2019 ئەو سەحابیە بەڕێزە لە ناو مەنهەجی پەروەردەی ئیسلامی هەدەریان کرد نەماوە تاکە سەحابە کە کورد شانازی پێوە بکە کە کورد دەبێ هەوڵ بدا شانازی بە هەنێ دەستکەوتەوە بکە کە سەحابەیە بەدەیان مەزدەری هەیە بەڕاستی قسەی وایە نەکردی ئەوە نییە لێرە باسی بکەم کە خۆی بە مدیر ئامەزانێ بە مدیر ئەزانێت بەرامبەر ئەم سەحابەیە قسەی نابەجێ بەڵام جوابی شیمدایەوە تاکە سەحابەیە وتم لە بۆ لاداوە لە چۆ جێیت کردوتەوە سەحابەیە فەخری پێوەکەین کە لە هەموو دنیاە تاکە سڵاحەدین ئەیوبیەکمانەیە ئێمە کورد شانازی پێوە بکە تاکە سەحابەیەکە جابانی کوردی لای داوە لە ناو مەنهەجە دەری کردووە بۆ لاداوە وەڵا لامان داوە بۆ هیچ حەقدا چینەیە ناوێ کورد بلکێنێ بە ئیسلامەوە چونکە کورد بە ئیسلامەوە کووردە کورد ئیسلامەتی لێ دەرکە هیچ مێژوێکی نییە هیچ ڕابردوویەک نییە هیچ سەروەریەکانی دیار نییە کە هەنێک کەسەیە تعلیقی وادە ئەڵێ ئوحد نازانم چی ئێمە بە ئوحدەوە سەرمان بەرزە بە فڵانەوە سەرمان بەرزە یان دێ دەستکاری ئەمە ئەکات لە هەمووی خۆشتر کە پیانم وت ئەتوانن دەستکاری مەسیحی و یەزیدی و ئەوانە بکەن مەنهەجیان نەخێر هەر ناوێرشن یعنی بۆ ئاگداریت مەنهەجی مەسیحی 12 قوتابخانەیان لە کوردستانە هەیە لە کەنیسەی عالەمی لە عێراق مەنهەجەکە دائەندرێت هەرێمی کوردستان بەس تەبعێکا و هەمووشی لە ئینجیل و لە هینەکانی خۆیەتی مەنهەجەکە هەر 12 قۆناغەکە بۆیان نییە سەیریشی کرد باشە تۆ بۆ ئیسلام بۆ پەروەردەی ئیسلامی بە کەیف خۆت هەڵی ئەتەچێنی و هین یەکەیت و ئەوە لە جیاتی مەمنوون بی کە ئێمە پێتانەڵێن ئەمە کەم و کورتێکەیە ئەمە دوای لە سەرتانەکەوێتەوە یعنی تۆ
لە پەروەردەیە ڕسمی کچدا بنەی سەحابە نابدەی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم ئاەتێکە لە قورئان ئاەتێکە لە قورئان بە چه حەقێک لایەدەی ئەگەر پێکەوە ژیانم من مسلمانەی خوێنێ کەواتە قورئانیش نابێت تۆ بخوێنی قورئان زۆر شتی تایە هەرچی ئاەتە لەسەر یەهودوانە نەماوە لە ناو منهەجەکە هەمووی لادراوە هەموویان لاداوە منهەج نییە بەس ڕسمەکەیە ڕسمەکانیان جوان کردووە وەکو ڕسمێکی وە بەڕاستی لە ڕسمەکانیشە کێشەمان هەیە ئەمانە تۆ پێت وایە ئامانجێکی دیکە لەم شتانەیە هەبێت ئامانجێکی سیاسی هەبێت بۆی کە وڵاتانی دەرەوە بڵێن ینی وەڵاوە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانی ئەوێ ئەوە تا بەرەو ڕووی ئێمە کراونەتەوە هەوڵێن پاشەکشە بە ئیسلام بکەن پاشەکشە بە پەروەردەی ئیسلامی بکەن پێت وایە شتێکی سیاسی لە پشتم بابەتانەوە هەبێت تابان شتی سیاسی لە پشتەوەیە ڕێکخراوەکان لە پشتەوەیە ماوەیە ویستیان ئاین هەر لا بدەن پەروەردەی ئیسلامی لا بدەن بەڵام ئێمە توانیمان هەوڵ دەین کۆمەڵێک شت لە وەزارەتە لە یاسای وەزارەتی پەروەردە جێگیر بکرێت کە لە ساڵی 91ەوە هەتاکو ئێستا پەروەردەی ئاین هەبوو لە یاساکەیە ئێمە کردمانە یاسا پەروەردەی ئیسلامی بە یاسا تەسبیت بووە لە یاساکەی وەزارەی پەروەردە بۆی نییە دەستکاری بکە پێشتر هەر نووسرا بوو پەروەردەی ئاین ئاینی چی یا بە یاسا وشەی جێندەر توانیمان بە هەوڵ و تێکۆشانی لایەنە گیرانکان ئەندامانی پەرلەمانی معارەزە هەنێکی نەک ئەنێ ئەندام پەرلەمان بە ناوی معارەزەیە لە ناو پەرلەمانە لە بەغا دەرەچێتە دەرەوە دەنگ نادا بەوەی کە نێربازی مەمنوع بێت لێرە شانازی ئەکات و هەڵبەسە ئەکا ئێرە قەزیەکەوە نییە بە تەنکەری ئاو ئەملا ئەولا ئەمە ئەخلاق و میلەتە ئەمە پرۆگرامە ئەمە منهەجە دەبێت دیفاع لە کەلتور و منهەج و ئەخلاق بکرێ من چی بکەم لە هەنێک شت چاواشەکردنی خەڵک لەم لاوەت دژی منهەجەکەی توێ لەو لاوە بە شێوەیەکی تر بەڵێ ئەمە بە بەرنامەیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە دەستخۆشی لێەکان بۆ ڕازیکردنە وەلەن تەرضا عنکە اليهود والنصارى حتى تتبع ملتهم بەڕاستی ڕازی نابن هەر هەمووی جیدا ببڕێ ئەمە ڕازیکردنە ئێمە چەند جا لەگەڵیان دانیشتوینە ئەمە نابێ ئەمە توندوتیژیە توندوتیژی چییە مسلمانەی خوێنێتەوە بۆ یەهود ناوێری دەستکاری یەک منهەجی یەهودکەی کە ئەسڵەن ئەڵێ عەرەب و مسلمان و ئەمانە هەر بەشەر نین لەسەر ئەرزە لە منهەجی پەروەردەیانە هەیە فەرموو حکومەتی هەرێم وەرە جواب ئەتوانی یان لە هەنێک بابەت هەیە لە یەزیدیە لە پۆلی 12 یەکێک لە خاڵەکانی یەزیدی فرەژنی لە ناویان هەیە دەپیاوە بڕۆن ڕەخنە لەوان بگرن نەک بەرامبەر ئیسلام فرەژنیشیان هەیە کەسی ناتوانێت قسە بکە یعنی چی تۆ نووسیوتە کۆمەڵێ بابەتی تر یعنی بەڕاستی بەدەیان ئەمانەمان بردووە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە ڕەخنەی ئەوەمان لێیان گرت لە پۆلی دوو لە پۆلی دووە وشەی لا ئیلاهە ئیلا الله لە بانگە لادرابوو لە پۆلی دوو بەڵێ دووی سەرەتایی کە من پارەکە لە فەیسبوک و لەوانەیە لێیانمان کردە هەڵا ئەڵێ وەڵا غەڵەتی مەطبعی بووە باشە بۆ لە هەموو تەبعەکانی پێشوو غەڵەتی مەطبعی نەبووە خێرە لە سۆرانیەکەش نەک لە بادینانیەکە وشەی لا ئیلاهە ئیلا الله لاداوە کە ڕەخنەی لێگری پێی ناخۆشە هینەکە دوای لەم تەبعەیە هاوردێتەوە دایناوە لە هەمووی ناخۆشتریش ئەوەیە کە سەیری پێداچوونەوەی زانستی ئەەکەی کەسانێکشن بە ناو دکتۆر و فلان و مەشهورشن لە کوردستان ناو ئەوانی تایە با ئەوان جواب دەنەوە ئەمە چییە ناو تۆی تایە و لا ئیلاهە ئیلا الله کەس لادراوە دکتۆر فلان و دکتۆر فلان ئەگە خۆیان دوای سیر بکەنەوە تا لە ناو بابەتەکەیە کە ئێمە ئەیکەینە هەڵا بوو ئەوەی بۆی ئاگدار بن دەستکاری منهەج نابێ بکرێ کە پەروەردە نەمینێ داهات چیتر یان لە مەسەلەی کوردیە لە زمان و ئەدەبی کوردیە لە زمان و ئەدەبی کوردیە هەتاکو 2019 شعرێکەیە لاوکی دەروێش شعرێکە یەزیدیە ئەم هۆندراوەی هەیە کە بە ئاشکرا پیانیشمانوت ئەویش لایدا کە بە ئاشکرا ئەڵێ منی ڕۆژی 3 جاران کەرەم دەکەم دەروێشی عەفدی حاشا دەکەم لە دینی موحەممەد صاف ئەس یەزیدیم بۆ زیرماوت دوای لایدا باشە قەیناکە لیژنەی تەحقیقی بۆ ناکە ئەمە چێ دایناوە ئەمە کوردی خوێنێ مسلمانی خوێنێ ئەمە چییە چەند ساڵە ئەمە ڕۆیشتووە دوای لایداوە بەس دێڕەکەی لاداوەش
شاعیرەکە و لاوکی دەروێشی عەفدی وە خۆی هێشتۆتەوە ئێمە بێڕێزی بە ئیسلام کردووە بە دیرەکە کردووە تۆ هاتوویتە لێرە تەنیا بەس لای داوە ئەمە کۆمەڵێک کێشە و هینە ئەمانەمان هەمووی خستۆتە بەردەم وەزارەتی پەروەردە لە کۆتاییدانی دەرفەتمان هیچ نەما بەڵام ئێوە ئەم شتانە ئەخەنە ڕوو تا چەند گرنگە کۆمەلگا خێزان وشیار بێت و پشگیری ئێوە بکە بەوەی کە نەوەکانی بۆ شازە نەچنەوە پەروەردەیەکی خراپی ئەوان کە ئەیانەوە ئەو پرۆگرامی کە ئەوان ئەیانەوێت جێبەجێ نەبێ بۆیان تا چەند گرنگە پشگیری کۆمەلگا و پشگیری خێزانەکان بۆ ئێوە زۆر گرنگە پشگیری خێزان و تەبان پشگیری خێزان و ئەوانش بوو لە هەنێ بابەتە هاتنە پێشەوە نەک پشگیری هەر خێزان پشگیری کۆمەڵێک کەسایەتی ئەوانە بۆ سەرۆکی پەرلەمان و ئەوانە کتابمان کرد کتابی ڕسمی کرا قەزیەکە گەورە کرایەوە هەروە بە ئاسان نەبوو کۆمەڵێ زانا کۆمەڵێک کەسایەتی لە کوردستانە هەر هەمووی هاتە سەرخاست پەرلەمان هات سەرۆکی جێگیری سەرۆکی پەرلەمان هەر هەموویمان وژاندەوە لە سکرتاریەتەوە ئێمە کتابمان بەرز کرد لە وشەی جێندەرت لە وشەی لەمەیە وەزیر تەبان بە بڕیارێ ڕایگرت بەڵام قەزم ئەوەیە لە پرۆگرامەکانە چۆن ئەمە ڕۆیشتووە چۆن وەزارەت تحقیق ناکە ئەمە لادرا تەبع بوو ئەمە تەبع بوو ئەمە منهەج بە ئاشکرا ئەڵێ من یەزیدیم و جوێنی شەدا بە ئیسلامە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژی سێجا تۆ بچی بەزە و دێرە لادەی چۆن بابەتەکەی لا نادەی بە چه حەقێک یعنی بەڕاستی کارەساتە پرۆسەی پەروەردە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی بەڵام بە هیمەتی ئەو خەڵکە و بە چاوساغی خەڵکەکە و بە ڕێکخراوەکانە تەبان ئەمە و ئامەرەیە گەورەیە لەسەر پرۆسەی پەروەردە و ئیسلامی چونکە بۆ دەستکاری مەسیحی ناکرێ بۆ ئەوانەی تر ناکرێ بۆ ئەو کەسانەی کە لەوێن کەسی پسپۆر نییە بۆ مامۆستاشی نییە ئێمە لە 8,000 قوتابخانە 1300 مامۆستای پەروەردەی ئیسلامیمانەیە کە دەبێت بگەڕێتەوە حکومەت مامۆستا تەعین بکات بابەتی پەروەردەی ئیسلامی نەیکاتە بابەتی ئەخیر نەیداتە مامۆسای مەسیحی کە بە بەڵگەوە ئەمە مەسیحی دەرسی پەروەردەی ئیسلامی داوە بێ باوەڕ داوێتی ئەمەمان هەمووی بە حکومەت وتووە پەروەردەی ئیسلامی کارێکی چاکی لەسەر بکرێ چونکە ئەم میلەتە بەرەو ئاقارێکە چێ بەڕاستی ئەو دیاردانی لە ناو قوتابخانەکان هەیە بەڕاستی جێگای دڵخۆشی نییە زۆر خەتەرە بۆیە دەبێت حکومەت و وەزارەت وانە لەسەر ئەم بابەتانە کۆنفرانس و کۆنگرە بکرێت بۆ ئەوەی پەروەردەیەکی تەندروستە بێ بۆ ئەوەی مامۆستای تەندروستە بێت بۆ ئەوەی جونگەکان چونکە جونگەی پەروەردە مامۆستایە قوتابیە پرۆگرامە قوتابخانەیە دایک و باوکە ئەگەر ئەمە ڕێک بکرێ و هاوکاری بکرێ پەروەردەیەکی تەندروستمان دەست خۆش زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی لێ پرسرایی بەشی پەروەردە لە یەکێتی مامۆستایانی کوردستان یاخوا بەخێر بێت زۆر سپاس سپاس بۆ دەستخۆشیتان لێکم